سڵاو هاوڕانەم کاتەنە باش ئەمڕۆ سێماگەکەی هایپەر ئێکسمان بۆ ناوەن کە پێگاتۆ لە هایپەر ئێکسی کوادکاس ئێس کوادکاس و سۆلۆکاست. جیاوازیەکانی یەکەم شت لە جیاوازەکەی هایپەر ئێکسی کوادکاس ئێس و کوادکاس و دەست پێکەین کە لە ڕاستیە جیاوازێکی زۆریان نییە. جیاوازیەکانیان ئەوەیە کوادکاس ئێس کێبڵەکەی تایپ سیە هەروە RGBەکەی کۆنتترۆڵەکرێت. پێشتر کوادکاس تەنها ڕەنی سووری بوو کە دەستکاری ناکات تەنها کە مایکەکەتە کوژاندەوە RGBەکەیە کوژایەوە، بەڵام ئێستا لە کوادکاس ئێسا ئەتوانین هەل لەڕێی بەرنامەکانەوە RGBەکەی کوژێنیتەوە دەستکاری بکەیت، وەکو کواڵیتی مایکەکەش یەک کواڵیتین کە پێکاتۆ لە سێ مایکی کۆندێنسەری 14 ملیم کە پەیترنەکانیشی هەمان شێوازن کە پێکاتبوون لە ئۆمنی دایرێکشنال و بای دایرێکشنال و کاردۆید. فەرقێکی وان نییە. جیاوازی نێوان هایپەر ئێکسی سۆلۆکاس لەگەڵ کوادکاست یان کوادکاس ئێس ئەوەیە کە سۆلۆکاس پۆرتابڵترێکە واتە بچووکترێکە، کێبڵی تایپ سیەکەی تەنها 2 مەترە کە بەراورد بە 3 مەترە لە هایپەر ئێکسی کوادکاستەکەیە، هەروەها RGBش نییە، شۆک ماونت و فلتەری لەگەڵا نییە. واتە ئەمە شۆک ماونتەکەی هایپەر ئێکسی کوادکاسە کە ئەگەر ڤایبرێشنێک لەسەر مێزەکە دەبێت ئەو ڤایبرێشنە نایە بە مایکەکە کە لە کوادکاس و کوادکاس ئێسا هەیە. سۆلۆکاس کاردۆیدە واتە زیاتر سەوتی پێشەوە وەرەگرێت وەک لە چواردەوری، کە هایپەر ئێکسی کوادکاس کە سێ پەیترنی تری هەیە واتە ئەتوانێت بەس بەردەم وەرگرێت چواردەور لەگەڵ بای دایرێکشنال واتە بەردەم مایکەکە و دوای مایکەکەش. ئێستا شەچینە لای جیاوازەکانیان بەپێی کواڵیتی سەوتەکە وادارم گوێتان لێ بێت خۆتان هەستی پێکەن فەرقەکە چییە. ئەمەش تێستی یەکەمانە کە هایپەر ئێکسی کوادکاستی ئێسا سامپڵ ڕێیتەکەی واتە بیتڕێیتەکەی 48 کیلوهێرتزە 16 بتیشە. هەروەها ئەم مایکە شتێکی گرنگی هەیە کە پێوترێت دایرێکشنی مایکەکە واتە لە ڕێگایەکە وەریەگرێت. ئۆمنی دایرێکشناڵی هەیە کەواتە لە هەموو چواردەورە وەریەگرێت. کاردۆیاتی هەیە کە تەنها پێشەوە وەرەگرێت. بای دایرێکشناڵیشی هەیە واتە پێش مایکەکە و دوای مایکەکە واتە بەرامبەر خۆت وەرەگرێت کە ئەمە بوو لە کاتێکە بۆ پۆدکاست وشت زۆر باشە. هەروەها کێبڵەکەی ئەم مایکە 3 مەترە تایپ سیە پێکاتۆ لە تایپ سی. هەروەها ئەم مایکە ئاوتپوتی هێدسێتیشی هەیە کە ئەو هێدسێتانی کە 32 ئیمپیدنسە 32 ئۆیمزە بە ئاسانی لەسەر ئەم مایکە ئیشەکە. مەش تێستی دووەمانە کە هایپەر ئێکسی کوادکاسی ئەتیادیەکەیەتی کە بیتڕێتەکەی بەمان شەوە 48 کیلوهێرتزە و 16 بتە. هەروەها کێبڵەکەی 3 مەترە ئەمیش مەش بە هەمان شێوە وەکو ئەوی تر ئۆمنی دایرێکشناڵی هەیە، کارداوەتی هەیە و بای دایرێکشناڵی هەیە. ئۆمنی دایرێکشناڵەکە واتە لە هەموو لایەکە وەریەگرێت، کارداوەتەکەش تەنها پێشەوە وەرەگرێتواتە بەردەم مایکەکە خۆی، بای دایرێکشناڵەکەش بەردەم مایک و پشت مایکەکەش وەرەگرێتواتە هەر بەماشەوە بۆ پۆدکاسەکە. هەروەها ئەمیش ئاوتپوتی هێدفۆنی هەیە کە بەمان شێوە 32 ئۆمزە واتە ئیمپیدنسەکەی. ئەمەش تێستی سێمانە کە بە هایپەر ئێکسی سۆلۆکاستە کەمیش بەمان شێوە 48 کیلوهێرتزە و بیتدەفتەکەی 16 بتە، کێبڵەکەی 2 مەترە. بەس ئەم پەیترنی مایکەکەی واتە تەنها پێشەوە وەرەگرێت، تەنها بەردەم مایکەکە وەرەگرێت. ئەمەش خۆتان وەکوی گوێتان لێ بوو تێستی مایکەکان بوو کە هایپەر ئێکسی کوادکاس و کوادکاس ئێس لە ڕووی کواڵیتی سەوتەوە هیچ فەرقیان نییە. لەوانەیە لە ڕیکۆردەکە هەنێ فەرقێ بە ئیش لانەوە بۆنی ڤۆیسی خۆمانەوە کە بەرز و نزم بێت. مایکانە نرخەکانیان پێگاتۆ لە $250 هایپەر ئێکسی کوادکاس ئێسا، $185 بۆ کوادکاسی ئەتیادی، $125 بۆ سۆلۆکاس. ئەمەش ڕیڤیوەکی مایکەکان بوو بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەموو بینەرێک.